گەڕووی هورموس یان گەڕووی شوشە لە کاتێکدا جیهان لە چاوەڕوانی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکادا کە بڕیارە سبەینە لە ژنێف لە سویس ڕابەڕێوە بچێت. سوپای پاسداران و هێزە دەریایەکانی ئێران دەستیان کردووە بە مانۆڕی سەربازی لە ناوچیاویەکانی باشوور و بە دیاریکراویش لە نزیک گەڕووی هورموس. گەڕووی هورموس بە یەکێک لە گرنگترین کەناڵاویەکان لەسەر ئاستی جیهان لە قەڵەمە درێت کە ئێران لە باشوورەوە بە سوڵتاننشینی عومان دەبەستێتەوە. بە ژێری راپۆرتەکانی دەستگای لێکۆڵینەوەی فۆرتیکسا ڕۆژانە لە سەدا 20 نەوتی گیانی پێدا تێپەڕێ کە دەگاتە 20 ملیۆن بەرمیل نەوتی خاو، داهاتەکەشی ساڵانە دەگاتە 600 ملیارد دۆلار. پانی ئەم گەروە لە فراوانترین خاڵەکانیدا نزیکەی 40 کیلۆمەترە، بەڵام لە بەرتەسکترین ناوچەدا دەگاتە 10 کیلۆمەتر. هەر بۆیە تەسکبوونەوەی گەروی هورموس هەندێک جار کەشتیە نەوت هەڵگرەکان ناچار دەکات بەڕادەیەکی زۆر لە دوورگە کێشە لەسەرەکانی نێوان ئێران و ئیماراتی عەرەبی نزیک ببنەوە. ئەوانیش دوورگەکانی تەنەبی سوغرا و کوبرا و ئەبوو موسایە. بە گوێرەی راپۆرتە هەواڵگریەکان ئێران سەدان بەلەمی جەنگی و کەشتی و ژێر دەریایی خستوەتە حاڵەتی ئامادەباشیەوە، بەردەوام چاودێری جموجوڵی کەشتیەکان دەکات. لە چوارچێوەی ئامادەکاری سەربازەکانی ئەمریکا و ئەگەرەکانی وەشاندنی گورزی سەربازی بۆ سەر وێزگە و پێگاتۆمیەکانی ئێران، لە ئێستادا گەڕووی هورموس بۆتە چەکێکی ستراتیژی کاریگەر و بەهێز لە دەستی ئێراندا. بەرپرسانی باڵای تاران چەندین جار هەڕەشەی داخستنی گەڕووی هورموزیان کردووە ئەگەر ئەمریکا هێرش بکاتە سەر خاکی وڵاتەکەیان. بە ژێرەی زانیاری ڕۆژنامە بەریتانیەکانیش ئێران بەنیازە گەڕووی هورموس بۆمبڕێژ بکات. بە نزیکەی 5 ملیۆن بۆمبی ژێردەریایی لە گەری داخستنی گەڕووی هورموزدا. چین و هند و بەشێک لە وڵاتانی ئاسیا زیانمەندی یەکەم دەبن. بۆ پێی لە سەدا 84 کۆی ئەو نەوتەی کە بە گەروەکەدا دەڕوات دەگوازرێتەوە بۆ بازاڕەکانی کیشوەری ئاسیا. هەروەها ئیمارات و سعودیە و کۆیت و عێراقیش دیارترین ئەو وڵاتانن کە زیانی گەورە و کاریگەریان بەردەکەوێت. سعودیە ڕۆژانە 6 ملیۆن بەرمیل نەوت لە گەڕووی هورموزەوە هەناردەی بازاڕەکانی جیهان دەکات. بەم دواییانە ئەمریکا ڕێژەی هەناردەی نەوتی لە گەڕووی هورموزەوە بە تەواوەتی کەم کردەوە. لە ئێستادا تەنها بە ڕێژەی لە سەدا 7 نەوت دەگوازرێتەوە بۆ ئەمریکا. هەروە وڵاتانی ئەوروپاش ڕۆژانە بڕی 1 ملیۆن بەرمیل نەوت لە گەڕووی هورموزەوە هاورداکەن.